کەمتر لە 2 هەفتەیە سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کۆبوونەوەی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی سنووری پارێزگاکەدا کرد بۆ بەستنی پێوەری ئاوی ماڵان لە سەرجەم ناوچەکانی سنووری پارێزگاکە. بەڵام لە ناحیە ئاغجەلەری سەر بە قەزای چەمچەماڵ هاوڵاتیان پێوەری ئاوی ماڵانیان ڕەت کردوتەوە و ڕێگربوونە لە بەستنی، بۆ ئەوەش پاساوی تایبەتی خۆیانەیە. سەرچاوەی ئاوی ناحیەکە کانیاوێکە و بە بۆری ڕاکێشراوە بۆ خەزانی ئاو. بە وتەی هاوڵاتیان تێچووی کارەبا و بەنزین و گازی پێویست نییە و سەرباری ئەوەی بەشی هەموو گەڕەکانی ناحیەکە دەکات هاوکات لێشی زیادا. بە هەموو شێوازێک وەکو خەڵکە کە لێدوانمان کردووە و خەڵکە قسە کراوە ڕازی نییە، پێی خۆش نییە کەوا ئەم پێوەرەدانرێ بۆ منطقەیە بۆ ئەم ناوچەیە بە تایبەتی ناحیە ئاغجەلەر لەبەرەوەی ئاوێکی سروشتیە، ئاوێکی خوای گەورە هێنایەتی تەوزیع ئەبێ. هاوڵاتیان ناحیەکەیمە ڕێگرین لە دانانی، چونکە ئاوی کانیمان هەیە پێویست ناکە پارە بدەین بەو کۆمپانیاویان بە حکومت دۆنەکە گەڕاون بەسەر ماڵەکانەکە و جیازە بفرۆشنەوە، بەڵام یە کەس لیانی نەکرۆ لە ناحیەکەدا هەمووی ماڵەکانیان بەڕویان داخستنوتەوە. هەفتەی پێشوو چەند کەسێک بەبێ دیاریکردنی شوێنی کاریان ئاگاداری نامەیەکیان لە ناحیەکە بەڵاو کردوتەوە و داوایان لە هاوڵاتیان کردووە تا زووە پێوەری ئاو بەستن، ئەگەر نا 100,000 غەرامە دەکرێن، دواتر تیمەکە لەلایەن پۆلیسەوە دەردەکرێن. هەر لە یەکەم ڕۆژە کە هاتن ئەمان سعاد بە ماڵەکان بفرۆشن بەپێی بڕیارێکی مدرنەحێ ڕێگریان لێکرا و تا ئەم دەقێش وەستاوە ئێمەش نازانین هۆکارەکەی چیە. ڕەنگە ئاغجەلەر تاکە شوێن بێت تایدا خەڵکەکەی و بەرپرسانی حکومەت لەسەر پرسێک یەکدەنگ بن، پێدەچێت ئەمە جواب بکات داواکاری هاوڵاتیان بۆ نەبەستنی پێوەری ئاو سەر بگرێت و لەسەر داوای ئەوانیش بەرپرسانی داری ناوچەکە بەستنی پێوەرەکەیان ڕاگرتووە. ئێمە دەست بگرینەوە بە ئاوە هاوڵاتیان پێوەری ئاویان بۆ دابنرێ ڕێژەی گرتنەوەی ئاو دەستگرتنەوە بە ئاو زیاب بکە و کاتە ئەو ئاوەی کە هاوڵاتیان بەکاری ناهێنن لە هەمان کاتە یان بە حەوزەکە دێتە خوارەوە چێتە چەمەکۆیان خود لە سەرچاوی کانێکە لێ بەفیڕۆچێ لەبەرەوەی هیچ پرۆژەیەکی کشت و کاڵی یاخود هیچ پرۆژەیەکی کەر نییە یاخود هیچ شار و شارۆچکەیەکی تر نییە کە سوود لەم ئاوەربگیرەکە لە ئاغژەرمان گرتەوە. پێشتر لە ناحیەکە لە پای بەکارهێنانی ئاودا لەلایەن فەرمانگەی ئاوی سنوورەکەەوە 2 مانگ جارێک بۆ 100 مەترێک 6,000 و بۆ 200 مەتر 12,000 دینار وەرگیراوە، بەڵام ماوەی زیاتر لە ساڵێکە بۆ خانوویەکی 200 مەتری بڕی 20,000 و بۆ 100 مەتری بڕی 10,000 دینار وەردەگیرێت لەلایەن کۆمپانیایەکەوە. ڕزگار جەبارێن ئارتی، ناحیە ئاغجەلەر.